بۆ ماوەی دوو ڕۆژە شەپۆلێکی گەرما کە سەرچاوەکەی زەریای هێندیا تۆتە ناوچەکانی هەرێمی کوردستان و پلەکانی گەرما بۆ ڕێژێکی بەرچاو بەرز بۆ ئەمڕۆ پێشبینەکەین بەرزترین پلەی گەرما تۆمار بکرێت کە 50 پلەی سیلیزیە لە تەواوی ناوچەکانی گەرمیان کە شۆوایەکی تەواو گەرم دروستە بێت لەگەڵەوەشە ڕێژێ لە هەوایە زیادە بێکەوە واکە زیاتر هەست بە گەرما بکەیت گەرماکە سەرجەم ناوچەکانی کوردستانی گرتووەتەوە و پلەکانی گەرما لە هەموو ناوچەکان بەگشتی بەرز بووە پێشبینەکەین تاکو هەفتەیەک ئەم گەرمایە لەسەر ناوچەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەبێت لە دوای ئەم گەرمایە پێشبینەکەین دووبارە شەپۆلی یەک لە دوایەکی گەرما لە زەریای هێندی و لە ئەفریقا بگەنە ناوچەکانی هەرێمی کوردستان و پلەکانی گەرما بەگشتی بە ڕێژەی بەرچاو بەرز بنەوە ڕێنمایەکەم کە خەڵکی هۆشیار بێ و خۆی نەدە بەر تیشکی خۆر لە ڕاستی ئێمە ئێستاکا بەم شێوە وەستاوین تیشکەکە زیان بەخشە من ڕێنمایانەکەم کە لە کاتژمێر 11 تاکو کاتژمێر 4 خۆیان بپارێزن لەو تیشکە زیان بەخشە کە ڕاستەخۆ بەر زەویەکەوێ و هەروەها چەرخ و عەتر و معتەر بە حەش شێوازی لەنێو ئۆتۆمبیلەکان جێنەهێڵن بۆی خوددا نەخوازا ڕووداوی نەخوازراو دروست نەبێت. کاک محەممەد تەنها ئەمڕۆ پلەکانی گەرماگەن بە 50 پلەی سیلیزیا و لە ڕۆژانی داهاتووشە بەو شێوەیە بێت. بۆ ئەمڕۆ لەم شەپۆلەیە تەنها پێشبینەکەن بۆ ئەمڕۆ ڕەنگە هەندێک کاتێ سبێنش پلەکانی گەرما 50 پلەی سیلیزی تۆمار کات واتە ئەم دوو ڕۆژێک کە لە پێشمانە دوو ڕۆژی تەواو گەرم و پڕڕوکێنەرە بێ ڕۆژانی داهاتووش بە هەمان شێوە هەست بە گەرماکرێت پلەکانی گەرما دابەزن بەڵام ڕێژەی بەرزی شێوا کات کە هەست بە گەرمای بەردەوامی بکەیت. باشە واتە لەمەوەی ئەم دوو ڕۆژە پلەی گەرمی لە کەلار نیوەکوڵان تێپەڕێنێت. بەڵێ پێشبینەکەن نوێی پلەی کوڵان تێپەڕێنێت کە پلەیەکی بەرزە